کاریگەریەکانی بەگەڕخستنی سیستمی سناپباک یاخود میکانیزمی سناپباک لەسەر ئێران ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئیبراهیم جەبین نووسەر و چاودێری سیاسی لە بەرلینەوە. بەڕێز ئیبراهیم سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. میکانیزمی سناپباک چ کاریگەرێک لەسەر ئێران دروستەکە؟ سڵاو لە ئێوە و کەناڵی کوردستان 24 و بینەرە بەڕێزەکانتان. ئەم ڕێکارە لە سەرەتا یەکەم جار نییە ڕووبدات کە ترۆیکای ئەوروپا پێشتر هەڕەشەی کردووە بە گوێرەی یاسا 30 ڕۆژ بە ئێران دەدرێت بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ پابەندیەکانی کە پێشتر لە ڕێکەوتنامەکان دەرکراوە، کە پێشتر باس کراوە، ڕێکارەکان جێبەجێ بکات بۆ ئەوەی جیهان ئەو قەناتەی بۆ دروست بێت کە پرۆگرام ئەتۆمیەکەی ئێران سەلامەت و ئاشتی خوازن بۆ پیشەسازی سەربازی و چەکی ئەتۆمی بەکار ناهێنرێت. ئەمە ژوا دەکات ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی میکانیزمی سناپباک بەکاربێنێت کە پێشتر ترۆیکای ئەوروپا ئیسێ باسی کردووە بۆی ڕێکارێکی توند بەکاربێنێت و سزاکانی بەسەر بسەپێنێت کە پێشتر لەسەری هەڵگیرە بۆی هاندەر بێت بۆ ئێران ئەو دۆسیە چارەسەر بکات. بەڵام لە ڕاستیدا وا دیارە ئێران خوێندنەوە بۆ گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهان ناکات و دانی پێدانانێت کە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و تەنانەت ئیسرائیلیش و گەلانی ناوچەکەش زۆر جددی و ڕژدن لە بابەتی دانانی سنوورێک بۆ منهەجی کۆنی ئێران کە هەمیشە پڕبۆ لە هەڕەشەکردن لە ناوچەکە و داگیرکردنی پایتەختەکان و قودانی عێراق و هەڕەشەکردن لە هەرێمی کوردستان، تەنانەت دەستوەردانی لە تەکنەلۆژیا و نەوتی هەرێمی کوردستان و باکووری عێراق کردووە، ڕێگری لە پەرەسەند و بەرەو پێشچوونی ناوچەکان کردووە و لەگەڵ پەکەکە بووە. جگە لەمانەش ئەمانە هەمووی ئێران وا دیارە قەناعەتی پێ نایە، دەیەوێت بگەڕێتەوە بۆ هەمان ڕێڕەوی پێشووتر دوایەوەی کە جەنگ لە دژی هەڵگیرسە. ئەوەی عێراقچی گوتوویەتی پەرەسەندنی گرژیەکانە دەڵێت نایاساییە. ئەمە چۆن نایاساییە لە کاتێکدا هەڵسوکەوتی ئێران لەبارەی پیتانی یۆرانیۆم پێشێلکردنی قۆناغەکانی پیتانی یۆرانیۆمە کە ترۆیکا باسی کردووە لە بەیاننامەکەی ترۆیکا هاتووە کە ئاستی پیتانی یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە زیاترە لەوەی کە سەرنجیان لەسەر دروست بێت و تێبینیان لەسەر هەبێت. واتە تەنانەت لە سەدا 20 ئەگە پیتێنرابێت یۆرانیۆم پیتێنرابێت واتە تۆ بۆ بابەتی ئاشتی خواز بەکاری ناهێنیت. بەڵام ئەوەی ئێران گەیشتووەتە سەدا 60 واتە گەیشتوتە ئاستێک مەترسیدارە، دەکرێت بۆ چەکی ئەتۆمی و چەکێکی مەترسیدار بەکاربهێنرێت. ئەمە جیهان قبوڵی ناکات، لە ئێران قبول ناکەن بەم شێوەیە. بەڕێز جەبین بەرژەوەندی ناوچەکە بە خراپە بەکاربهێنێت، نەک تەنانەت بەرژەوەندی ئیسرائیل. بەڕێز جەبین ڕەنگە ئێستا ئێرانیش بڵێ زۆرن وڵاتانی کە خاوەن چەکی ئەتۆمیانە، بۆچی بۆ ئەوان حەڵاڵە بۆچی بۆ من حرامە؟ ئەمە پرسیارەکە ئاساییە ئێرە مافی خۆیەتی و پرسیارە بکات، بەڵام زیانیش مافی خۆیەتی کە ئەو جەنگانە ئەو گەلانە لە ڕاستیدا وەکو ئێران دروشمی هەناردەکردنی شۆڕش بەرز ناکەنەوە، ناڵێن مەرگ بۆ ئەمریکا و مەرگ بۆ ئیسرائیل، تایفەگەری ناکەن، سەقامگیری ناوچە و گەلان تێک نادەن، هەمووی بۆتە پێناسەی ئاینی و کردەیی. وا دیارە ئەوەی ئێران دەیکات بووە دەری دەبڕێت کە دیموکراسیەتە، بەڵام دیموکراسیەت نییە، بەڵکو ڕێبەری باڵا کۆنتترۆلی کردووە. ئێران بەو شێوەیە نییە. تا ئێستاش ئێران کێشەی هەیە لە ناوچەکە، کێشە لەگەڵ حوسیەکان بۆ نمونە کە پرچەکی کردن، ئێستاش چەکیان هەیە لە چەتەگەری دەکەن لە دەریای سوور. حزبوڵڵا کە ئێستا قبول ناکات و ئامادە نییە لە ڕێکەوتنی چەکدانان لەگەڵ حکوومەتی لوبنان بەردەوام بێت و جێبەجێ بکات. ئەمانە هەموو جگە لە بابەتی یۆرانیۆم لە عێراق ئەمجارە تا ئێستا دەستوەردان و هەژمونی کۆتایی ناتووە، ئەو قەناعەتی بۆ دروست نەبووە کە دەبێت دەستبەرداری عێراق بێت و ئازادی بکات. هەموو ناوچەکانی عێراق و پارێزگاکان پێویستیان بە سەلامەتی و سەقامگیریە، پێویستیان بۆیە خۆیان خاوەنی بڕاری خۆیان بن. هەموو ئەو هەڵس و کەوتانە وای نەکردووە ئێران دەوڵەتێکی سەلامەت بێت و ئازادی هەبێت
بۆ ئەوەی بەڵێ. لە یانەی ئەتۆمیدا ئەندام بێت هەروەک خۆی داوا دەکات بەڵێ. کاتێک بەڕێز دەوڵەتێکی سەلامەت و ئاشتی خواز بێت پابەندی یاسانی دەوڵەتیەکان بێت بەڵێ بەڕێز جەبین ئێران ئەڵێت ئەم گەڕانەوەی میکانیزمی سناپباک بۆ سەر ئێران و گەڕانەوەی سزاکان جێچەڵ پێکردنمانەوە ئێستا خەریکن پرۆژە یاسایە کە بنە پەرلەمان بۆ کشانەوە لە پەیماننامەی قادەغەی پەرەپێدانی چەکی ئەتۆمی ئەمە دۆخەکە خراپتر ناکات دەگەر ئێران ئەم پرۆژە یاسای باتە پەرلەمان و پەسەندی بکە. ئەمە ڕاستە بەڵام بەر لەوەی ئێران داوا لە جیهان بکات پابەندی یاساکان بێت پێویستە خۆی پابەندی ڕێککەوتنامەی ئەتۆمی ئێران بێت کە پێشتر واژۆی کردووە هەروە پابەند بێت بەرامبەر بە ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم هەروە لەگەڵ ئەوروپا و ئەمریکاش پابەند بێت کاتێک بەڵێنیدا ئێران بەڵێنیدا کە دەگەڕێتەوە بۆ سنوورێکی دیاریکراوی پیتانی یۆرانیۆم کە سەلامەتی پرۆژەکەی دەردەخات جیهان بەمە ڕازی بوو بەڵام دواتر بینیمان بنکەی ئەتۆمی هەبوو لە ژێرزەوی چالاکی هەبوو لەو بنکە ئەتۆمیانە بینیمان ڕێژەی پیتانی یۆرانیۆم بەرزی کردەوە سنتەرفیوجەکان ئێستا زیاتر بەرەو پێشچوونە و سنتەرفیوژی پێشکەوتوتری هەیە ئەمانە مەترسی بوون تێبینی لەسەر دروست کرد بەڵام ئەمەی کە ڕووی داوە جگە لەم قسانێکە لە نێوان ترۆیکای ئەوروپا ئەو سێ وڵاتەی کە گوتیان سناپباک کارا دەکەنەوە ئەوەی جێگەی تێبینیە ئەوەیە کە نیەتی جیهان و ترامپ ئاشکرا دەکات ئێستا بۆ جیهان ڕوون بووەتەوە بۆ ترامپیش ڕوون بووەتەوە کە پرۆگرامی ئەتۆمیێران بە تەواوی لە ناو نەچووە ترامپ گوتی ڕێگە نادێن ئەو پرۆگرامە بۆ شێوەی بەردەوام بێت باشە ئەگەر ئەو پرۆگرامە لە ناوچوو بێت لە بردومانەکەدا بۆچی ترۆیکە ئەو بەیاننامێ دەردەکات و سزاکان چالاک دەکاتەوە بەڕێز جەبین ئەم دوورکەوتنەوەی لە پرسی ڕێکەوتنی ئەتۆمی لە نێوان وڵاتانی ئەوروپا و ئێران ئەمریکا و ئێران پێتان وانییە دەرفەتی زیاترە داتێ ئێران کە بتوانێت بەردەوام بێت لە پیتاندنی یۆرانیۆم سوپاس بۆم شارە ڕاستە بەڵام ئێران پێشتر سوودمەند بووە لە هاتنە دەرەوەی چوون بۆ ژێرسێبەر و دەرەوە لە یاسان نێودەوڵەتیەکان و لە دەرەوەی چاودێریەکان بووە بۆیە بە دڵنیاییەوە توانیویەتی لەگەڵ رووسیا مامەڵی هەبێت لەگەڵ چین لەگەڵ لایانی دیکە کۆریای باکوور کە پشتیوانی لە پرۆگرام ئەتۆمیەکەی ئێران کردووە بۆ زانیاریشتان دەمەوێت بیرتان بێنەوە ئەم پرۆگرامە ئەتۆمیە لە ڕاستیدا ئەمریکا خۆی دامەزرێنەری بووە لە ساڵانی 1950کان بە هاوبەشی لەگەڵ شای ئێران بەر لەوەی دەسەڵاتی ئێران ببێتە مەلایی و خومینی و خامنەیی ڕێبەرانی ئێران بۆیە ئەو پرۆژەی لە ئێران هەیە پرۆگرامە ئەتۆمیەکە ئەمریکا دروستی کردووە بەڵام ئێستا ئێران دەیەوێت سوودمەند بێت بە هەموو شێوێک لی سوودمەند بێت لە ڕاستیدا ئێران بە شێوەیەکی سەلامەت بەکاری نەهێناوە تا ئێستاش بۆمبی ئەتۆمی دروست نەکردووە بۆ بەرەو پێشچوونی زانستیش نەبووە ئێستا تەکنەلۆژیاکەشی بەهێزە لە ڕاستیدا ئەو دەیەوێت لە ناوچەکەدا پێگەی خۆی بگەڕێنێتەوە کە بەهۆی شەڕی بەرەی مقاومە پێگەکەی خۆی لەدەستداوە بۆیە هیچی نەماوە جگە لە پرۆگرام ئەتۆمیەکەی ئەمە خۆی بابەتی سەرەکی ئەو جەنگەی ڕابردوو بوو کە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و بینیمان ئەمریکاش دەسوەردانی کرد بەڵام ئەمە هێشتا یەکلار نەکراوەتەوە بۆیە ئێران دەیەوێت جارێکی دیکە بگەڕێتەوە یا بۆ بژاردەیەکی تونتر و سەرکێشیتر کە خۆکوژیەکی سیاسی بێت یان لە فشاری جیهان تێبگات کە چۆن دەتوانێت سازش پێشکەش بکات لە بڕۆیادام ئەو پەرەسەندەمی پەرەسەندنی سیاسیە ئامانجەکەش ئەو بەو شێوەیە ئاشکرا نەکراوە لەسەر ئاستی ئەتۆمیدا بەڵێ بەڕێز ئیبراهیم جەبین نووسەر و چاودێری سیاسی لە بەرلینەوە لەگەڵمان داوی زۆر سپاس بۆیەوە